بێنرانی ێژا سڵاوی ئێمەتان لێبێ و لە بەرنامەی چینیۆی ئاکتوێلەوە بێ گەیشتینەوە بۆ شرۆڤەکردنی ئەو هەواڵە گەرم و گرنگانی کە لە ڕۆژەوی کوردستان لە هەر چوار بەشیدا هەیە. سەرەتا ڕووداکەینە بە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ڕووی ناچاریەوە جوانان و هاوڵاتیان ڕوو لە کاری کۆڵبەری دەکەن و لە ئێستادا دەیان جوان کە بڕوانامەی خوێندنی باڵایان هەیە و کاریان دەست ناکەوێت سەرقاڵی کۆڵبەرین. یەکێک لەو جوانانە بە ناوی مەهدی ئیبراهیمی تەمەن 32 ساڵان و خەڵکی شاری مەریوانە. مەهدی ئیبراهیمی خەڵکی ئاوایی بێسارانی سەر بە شاری مەریوانە و یەکێک لەو گەنجانەیە کە بەهۆی بێکاری دەستی داوەتە کاری زەحمەتی کۆڵبەری. ئیبراهیمی لە وتوێژێکدا لەگەڵ سەرچاوە هەواڵ نێریەکان دەڵێت هیچ کات بیری لەوە نەدەکردەوە کە دوای 20 ساڵ خوێندن سەرنجام ڕوو لە کاری کۆڵبەری بکات. دەشڵێت کۆڵبەری قاچاقی نییە چونکە کۆڵبەر بازرگانێکی بێسەرمایەیە. ناوبراو خوێندنی باڵای لە زانکۆی پەیامنووری پارێزگای سنە و لقی هەمان زانکۆ لە چاران تاو کردووە و دوای تاوکردنی خوێندن بۆ پێداکردنی کار سەردانی زۆر شوێن و ناوەندی کردووە بەڵام هەوڵدانەکانی بیاکەم بووە. مەهدی ئیبراهیمی دەڵێت بۆ بەدەستخستنی کار بەنامە داوای لە نوێنەرانی ناوچەکە لە مەجلیسی ئێران کردووە و هەموو ناوەندە پەیوەندیدارەکانی دەوڵەتیشی بەسەر کردوێتەوە بەڵام هیچ دەستکەوتێکی نەبووە چونکە نە ناسیاوی هەبووە و نە پەیوەندیکی بەهێزی لەگەڵ بەرپرسانی دەوڵەت هەیە. مەهدی دەشڵێت نزیکەی ساڵێکە لە ڕووی ناچاریەوە دەستی بە کۆڵبەری لەسەر سنوورەکان کردووە چونکە باوکی لە ژیاندا نەماوە و بۆ بژیوی ژیانی بنەماڵەکەی ڕۆژانە ناچارە ڕێگەی مەترسیداری سنوورەکان بگرێتە بەر و بەو شێوەیە ژیان بەسەر دەبات. چارەنووسی مەهدی و هەزاران هاوچارەنووسی ئەو لە ئەنجامی سیاسەتی هەڵە و جیاکاری کاربەدەستانی کۆماری ئیسلامی لە ڕۆژهەڵاتی کوردستان سەرچاوە دەگرێت. شاینی باسە بەهۆی نەبوونی هەلی کار و تێڕوانینی ئەمنی دەوڵەت بۆ ڕۆژهەڵاتی کوردستان زۆربەی دانیشتوانی ناوچە سنووریەکان و بەتایبەت جوانان بۆ بژیوی ژیانیان بە ناچاری ڕوو لە کاری کۆڵبەری دەکەن. بۆ هۆیشەوە ساڵانە دەیان کەسیان لە ئەنجامی دەستڕێژی گولەی هێزە چەکدارەکانی ئێران و تەقینی مین و ڕووداوی سروشتی گیان لە دەست دەدەن یان خۆت بریندار دەبن. کەلوپەلەکانیشیان لەلایەن هێزەکانی ئێرانەوە بەتاڵان دەبرێت و هیچ ناوەندێکیش لەو بارەیەوە بەرپرسیارەتی لاستۆ ناگرێت. بەڵێ بینرانی ێژا بۆ قسە و باسکردن لە سەر ژیانی کۆڵبەری و چۆنێتی کار لە نێو سەر سنوورەکاندا بەڕێز دلێر ڕۆزگەرد چالاکی مەدەنیمان لەگەڵدایە. بەڕێز لێرەم کاتتان باش. سڵاوڕێتم کاتتان باش. زۆر سپاس بۆیەوە. بەڕێز دلێر ئەگەر باسێک لە کۆڵبەری بکەین چۆن پێناسەی کۆڵبەری بکەین؟ بەڵێ حقیقەتێکەیە ئێمە سەیرێکی ڕۆژهەڵاتی کوردستان بکەین. مەسەلەی کۆڵبەری لەکوێوە دروستە بێ یا بەگشتی مەسەلەی ئابووری خەڵکی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانە ئەبێ بکرێتە بەرچاو بەپار ڕێژەی کە کۆماری ئیسلامی و ئامارەکانی خۆی ئیعلامی ئەکا کە تەنانەت دەوانە ئامارهایەکی دوور لە ڕاستین و بە شێوەیەکی چاواشەکارانەوە تماشاکرێ سەیری بەئیسڵاح پارێزگاکانی ڕۆژهەڵاتی کوردستان بکەی ئیلام کرماشە سنەوە ئورومیە لە ڕیزی سەرەوەیان لە بابەتی بێکاریەکە کە لە ڕۆژهەڵاتی کوردستانە هەیە. ئەم ڕێژە زۆرەی بێکاریە کە هەیە پەیوەستە لەگەڵ نەبوونی سەنعەت و بەئیسڵاح مەسایلی ئابووری پایا کە پێویستە لە هەر پارێزگایەکە و لە هەر شوێنێکە کە گەلی لێ بەئیسڵاح هەژمونی خەڵک لەوێ هەیە لەوانە ببێ. هەر جۆرەی کە ئەزانی منتەقەی بەئیسڵاح بێژین شماڵی غەربی ئێران یا بەئیسڵاح بێژین غەربی ئێران کە ئەسێ بەئیسڵاح ڕۆژهەڵاتی کوردستانی داگیر کردووە لە چوارچێوەیەکە کە زۆرترین جەمعیەتی ناو ئێرانیش ئەکەوێتە ئەو مەسیرەوە. بەڵام چییە کە لە ڕۆژهەڵاتی کوردستانە بە هیچ بارێکا ئێمە لە سەنعەتی پایە یا بەئیسڵاح لە سەرمایەگوزاری و تەرخانکردنی بودجە لەلایەنی دەوڵەتەوە بۆ ئەو مەسیرە هیچێک نابینین لەو منتەقاکە بەتایبەت کورد هەیە. کۆبوونەوەی ئەمانە یانێ زۆرکردنی ڕێژەی بێکاری تەرخان نەکردنی بودجە کەمکاریکردن لە بابەتی دانی سەنعەتی پایە و بەئیسڵاح کارهای ئابووریوە گشتی خەڵک بەرەو ئەمە هانەدا کە بە شغڵهایەکە لە ئێرانە بە شێوەی شغڵی کارد باسیەکەن بریتی بێ لە دەستبۆشی دوکانداری لە حاشەکانە کە جیاواز بێ لە بەئیسڵاح مەسایلی دەوڵەتی یا کەوتن ناو چوارچێوەی یاسا دەوڵەتیەکانەوە و لە بابەتی ئاخریشە شغڵێکی هەرە مەترسیدار بۆ گیانی مرۆڤ کە بەڕاستی مرۆڤ بە گیانی خۆی کایەکە دروست کریا و ئەویش ناویان ناو کۆڵبەری لە ئەساسا جمهوری ئیسلامی بۆ خۆی دروستیەکە. ئەگەر خۆی دروستی ناکات
هیچ واتایەکی نییە کە خەڵکەوە بکات باشە خەڵک کێشەی نەبێ پوڵ ببێ کار ببێ بتوانێت بچێتە سەر کاری خۆی بژێ ژیانی خۆی دەربێرێ فەقیری لەو ئاسانە بێ هەژاری لەو ئاسانە بێ لە ڕاستیە خەڵک کۆڵبەری ناکات جمهوری ئیسلامی بۆ خۆی ئەوەی دروستکردەوە لە ڕۆژهەڵاتی کوردستانە ئابەم وەزعیەتەوە کۆڵبەر ئەناسن کۆڵبەر بریتیە لە مرۆڤێکی هەرە هەژار هەرە فەقیر و مرۆڤێکی ئەوەی شەیە کۆڵبەر ئینسانێکی ئازاد بە ئەژمارتێک کە ناچێتە چوارچێوەی کار و خزمەتکردن بە دەوڵەتەوە ناچێتە چوارچێوەی خیانەت بە میلەتی خۆیەوە ئینسانێکی سەربەخۆیە گیانی خۆی خاتە خەتەرەوە بەڵام حاضر نییە کە ببێتە خزمەتکاری داگیرکەر و ببێتە خزمەتکاری بێسڵا دەوڵەتێک کە ئەوی داگیرکردە ئەو وەزعیەتە هەیە لەباری ئابووری و بۆ شێوە سەیرەکرێ لەباری بەیسڵا ئازادی و لەباری خۆشهەڵگەستبوون و لە بەرابەری نەتەوەی خۆیان و خیانەت نەکردنە هەموو خەتەرێک قبوڵ دەکات بەڵام ئەو ناکات. بەڵێ بەڕێز لێر من ویستم ئەوە بپرسم لە سنوورەکانی ئەوە نیە لە سنوورەکانی دەرەوەیە بەتەنیا لە ڕۆژهەڵاتان نیە لە سنوورەکانی تریشی ئێرانیشە ئەمە هەیە ئەم سیاسەتی ناوەندگەراییە ئێران بۆچی دەگەڕێتەوانێت کە خەڵکی سەر سنوورەکان یا ناوچە دوورەدەستەکان ناچار بکات بە کاری کۆڵبەری؟ بڵێ ڕاستیەکەیە لە هەر دەوروبەری ئێرانە بێژین تەواوی سنوورەکانی ئێرانە لە حەقیقەتە ئەوەی کە ناوەندگەرەکەتی گەلانێک لەو دەڤەرانانی کە ناوەندەیەوێ تماشای سنوورەکانی ئێراکی بەلوچستان گەلێکی بەلوچێک کە چۆن گەلی کورد بە هەموو شێوەیەک ئەچەوسێتەوە گەلی بەلوچی لەوانەیە وەکو کورد بچەوسێتەوە وەکو کوردیش بە ئیسلاح کۆمەڵ کوژەکرێ وەکو کوردیش کەسی لێ بریندارە بێت و کەسی لێ کوژێ لە بەقیە سنوورەکانیدا بە هەمان شێوەیە ئەم وەزعیەتە کە دروست بۆ کۆماری ئیسلامی هەست بەوە ئەکا یانێ ذهنیەتێکێ لە کۆماری ئیسلامی کۆماری ئیسلامی واقعیەتێکێ خاکی ڕۆژهەڵاتی کوردستان بە خاکی خۆی نازانێت بەڵام لە باری فیزیکی و لە بۆعدی سیاسی و داگیری کردووە و هەر ئانترسی ئەوەی هەیە کە ئەو میلەتە میلەتێک نییە کە وابەستەی ناوەند بێ وابەستەی چاران بێ مرکز لەگەڵ مەرکەزا بێ خۆی بە فارس بزانێ یا میلەتێک نییە کە بەرحەڵ ئەو دەوڵەتە بتوانێت باوەڕی پێ بکە واقعیەت مافی و میلەتە نادا و میلەتیشە بەرحەڵ لەگەڵ ئەوانیە لە بەخشەی شوێنەکانی تری ئێرانە ئەگەر جوان سەیری ئێران بکەین ئێمە زیاتر لە 6 میلەتمان لەناو ئێرانە هەیە و ئەم میلەتانە هەمویان کەوتنە سەر سنوورەکانی ئێران و لەگەڵ وڵاتەکانی ترا و هەموویشیان دابەش کردیان گەلی تورکمە لە باکووری بێسڵا ڕۆژهەڵاتی ئێرانە گەلی بەلوچ لە شەرقی ئێرانە بێژین گەلی کورد لە غەربی ئێرانە و گەلی عەرەب لە جنوبی ئێرانە تا حدودێ هەموویان لەگەڵ عەرەبە لەگەڵ کوردە لەگەڵ بێسڵا تورکمەنە و لەگەڵ گەلانی ترا کە کولتوریان یەکە ناسنامەیان یەکێکە و یەک گەلن لە ڕاستیە بەش کریان لەتکریان و حاکمیت دەستگای جمهوری ئیسلامی سیستمی جمهوری ئیسلامی مافی ئەوانە بە هیچ شێوازێک نادا و هەموو مافێک کە هەیە پاشە لەکرێت لە مافی کلتوری و ئابووری و بەئیسلاح سیاسی و حتا مافی ئینسانبوون و مافی سروشتی هەر ئینسانێک لە هەموو بابەتێکۆ ئەو خەڵکی خستە ژێر شار سەختەوە ئەمەیە کە جمهوری ئیسلامی باوەڕێکی نەهاوردە بەو گەلانە و ئەو گەلانیشە حاضر نین جمهوری ئیسلامی بۆ شێوە قبول بکەن هەتاکەی مافیان بۆ شێوە. بەڵێ زۆرێک لە کاسبکاران بەڕێز لێ زۆرێک لە کاسبکاران باز لەوە دەکەن کە پێش ئەوەی کە ناچاری ئەم کارە بکرێن لەلایەن دام و دەستگا دەوڵەتیەکان و داوای کاریان کردووە بەڵام هەمیشە داواکاریەکانیان جۆرێک لە پشتگوێ خستن کراوە ئەمە وەک سیستمی دەوڵەت کاری تێکدا کردووە ئەمە چۆن ئەکرێت چارەسەر بکرێت ئەکرێت ڕێکخراو دروست بکرێت یاکرێت جۆرێک لە فشاری تر دروست بکرێت وەکو ڕێکخراوەکانی کرێکاران و ئەو چالاکوانانی کە هەیە کە دەبینین دەوڵەتیش بۆ خۆی سەرکوتی چالاکیەکان دەکات ئەمە چۆن چارەسەر بکەین؟ بەڵێ ئەکرێت کار بکرێت لەو زەمینە و کارکردنێکی باشی شەکریە بەڵام بەداخۆ چالاکی کرێکاری یا لە هەر سنفێکا تەنانەت چالاکی ژینکە پارێز یا بە هەر شێوەیەک بە دوو شکڵ تا ئەسێش کە دروستکردیان بە دوو شکڵ جمهوری ئیسلامی بەرحەڵ زەربەی دیاندا شکڵێکی ئەوەیە کە بۆ خۆی مخبر و جاسوس و ئەو جۆرە مەسائلە کەم تا زۆر توانێتی باتن نەک جاسوسێکە بڕوا بە ساختە بۆ جمهوری ئیسلامی گێڕێتەوە نازانم گزارشی پلاندا ئەوە شتێکی زۆر مەسەلە نییە بەڵام بە شێوەیە خۆی ڕەفتی دا پەیوەندی ئەم بێسڵا ڕێکخراوە سەربەخوانە ئەم کارە خودجوشانە خۆزانە ئەمانەی پەیوەندیدا بە ئەحلابی سیاسی کردو لە حقیقەت ئەوانیە کۆماری ئیسلامی خۆی ئەوە دروستەکە و ئەیکا بە بەهانە و ئەگەر گەلی کورد لە ڕۆژهەڵاتە بتوانێت چالاکانی مەدەنی چالاکانی ژینگە پارێز چالاکانی کرێکاری چالاکانی معلمی هەموو سنفەکان
بە هەموو شێوەیە خۆیان لە ئەحزابی سیاسی بپارێزن کێشە نیە بەڵام مافی خۆیان داوا بکەن و پێویستیشی بەوە نیە کە ئەحزابی سیاسی بە شێوەی ڕاستەخۆ لانی کەمەکەی ئەو بەهانە دروست نەبێ بۆ جمهوری ئیسلامی ئەو بەهانە دروست نەبێ ئەینا دیارە خەڵکی کورد هەمووی لەگەڵ ئەحزابی سیاسیایە و ئەحزابی سیاسی کە داوای مافی ئەوانەکە داکۆکی لە مافی ئەوانەکە بەڵام شتێکە کە جمهوری ئیسلامی خۆی بابەتێکی وا دروستەکە ئەگەر گەلی کورد بتوانێت کە خۆشبەختانە لە زۆر شوێنە هەیە سێ چالاکی بووە نمونە مەسەن لە مانگی ڕابردووە کاسوکارانی سنە کاسوکارانی خۆی خۆ بەقی شارەکانی تر بە ئیسلاح ناڕەزایی خۆیان دەربڕیە داخستنی دوکانیان بووە ئەو مەوضوعاتە هەیە سازماندەهیەکی پێویستە ئۆرگانیزەکردنێکی پێویستە کە ئەو گەلە بتوانێت لە چوارچێوەی ئەو ئۆرگانیزاسیۆنا لە چوارچێوەی خۆ بە سیستمکردنا خۆڕێخستنا وەجیا لەوەی کە بەهانەکانی جمهوری ئیسلامیش لە خۆی حەسبکار لە خۆی دابڕێ ئەتوانێت پێم وابێ لەو چوارچێوە هەنگا هەڵگرێ و مافی خۆی تا ئاسێکی زۆر بسێنێ لە بابەتی ئەوەی کە ئەوانەی کە لەسەر سنوورەکانان یا ئەوانەی کە لە ناو شارەکانە کاریگەریەکەن کاریگەرهایە کە بە بێسڵا هیچ مەزایە و نادام لە چوارچێوەی سیستم و یاسا کاری ئێران ئاسی جێناگرێت ئەم مرۆڤانە هەمی بڵێ ئەچنە ئیدارەی کارەکان ڕوو لە دەوڵەتە خەن لە هەموو شێوازێکی یاسایی کە بە پای یاسای جمهوری ئیسلامی دروستکریا و بە ئیسڵادابین کریا کاری خۆیان لەبەنە پێشەوە کە بتوان کارێک پیاکەن کارێکی بە شەرەف و بە ویژدان و بە غیرەتەوە کە بتوان چیکەنانێ بۆ خوان و ماڵ مناڵیان بێ بەڵام جمهوری ئیسلامی هەمیشە دائما ئەو عادەتی بووە تۆ مافی ژیانت نییە بەگەلی ئێمە ئێژێ بە هەموو گەلانی بە ئێران ئێژێ مافی ژیان نییە ئیلا ئەوەی کە لەگەڵ جمهوری ئیسلامیابی ئیلا ئەوەی کە خەتی جمهوری ئیسلامی بەتەواو معنی قبولکەی هەموو سیاسەتەکانی جمهوری ئیسلامی قبولکەی و ئەو گەلەوە قبول ماکە کاتێ قبولی نەکرد کێشە ئەوەیە بێسڵا بە قەولی ئشتاڵی کاذب کۆڵبەری دەستفرۆشی ئەم جۆرە مەسایلێ ئەبێ ئینسان لەو چوارچێوە بتوانێت کاری خۆی بکات و کاری خۆی بەرەو پێش باتەوە بەڵام باشترین شێوە خۆ بەڕێخستنکردن دروستکردنی سنفەکان دروستکردنی بە ئیسلاح ئەنجومەنەکان NGO-کان بۆ ئەوەی گەر بتوانێت خۆی لەو چوارچێوە دەرباز بکات کە جمهوری ئیسلامی هەموو سیاسەتەکانی خۆی بە شێوەیەکی بە ئیسلاح ڕاحەت بەسەر گەلابێرێ خۆشبەختانەیش هەیە پێم وابێ پێشکەوتنێکی باشی بەخۆیە دیە بە پای خەبەرەکانە کە بە ئیسلاح زۆر یەک لە سایتەکان و ناوەندە مافی مرۆڤیەکان بۆ نمونە مافی مرۆڤی کوردستان ئەو ئامارانەی کە ئێلانی کردووە ئامارهایەکی دڵخۆشکەرە کە ڕێژەی بێسان ناڕەزایەتی گەل لە ڕۆژهەڵاتی کوردستانە تەنانەت بەگشتی لە ئێرانیشان لە بابەتی کاری سنفی معلمانە و لە بابەتی کاری سنفی کرێکارانە و لە بەخی بوارەکانی تریشا هەستەکەم بەپای ئامارەکان هالە بەردەسا بەرەو پێش ئەچێ و هیوادارم کە بتوانین لەو چوارچێوە لە ڕۆژهەڵاتی کوردستانە بێسڵاح بەڕێخستنێکی باش دروست بێ سیستم دروستکردنێکی باش بێ ئۆرگانیزەکردنێکی باش بێ بەڵێ بەڕێز لێ ڕوزگەرد چالاکی مەدەنی سپاس بۆ بەشداریتان لە ئەم تەوەری بەرنامەکەماندا سپاستان دەکەین بۆ هاوکاری زۆر سپاس بەڵێ بینرانی ێژا هەر لە باشووری کوردستان و لە پەنابەرانی ڕۆژهەڵات لە بەردەم نووسینگی کۆمسیارانی باڵای پەنابەرانی سەر بە نەتەوەیەکگرتوەکان لە شاری سلێمانی لە ڕۆژی شەمەوە دەستیان بە مانگرتن کردووە لە دوایەوەی بەرپرسان بەدەم داواکاری داخوازی پەنابەرانەوە نەچوون دوو لە پەنابەرانە لە نامەیەکدا بۆ ئالێکسی بەرپرسی نووسینگەکەیان نووسیوە بە فەرمی مانگرتنیان ڕاگەاندووە لە نامەکەدا هاتووە ماوەی زیاتر لە 1 ساڵە لەگەڵ ڕێکخراوەکەتان لە مەڕمافەکانی پەنابەران دانیشتنمان هەبووە بەڵام بەداخەوە ئێوە بە هیچ شێوەیەک لەو بارەیەوە هاوکاری ئێمەتان نەکردو و ئێستاش لە ڕۆژی سێهەمینی مانگرتنەکەماندا وەستان لە بەردەم سێبەردا لەگەڵ خێزان و مناڵەکانمان ڕەوان نابینێن داژێت لەبەر ئەو هۆیە کە تاکە مافەکانمان جێبەجێ نەکەن مان لە خواردنی وشک ڕادەگەین و بەرپرسیارەتی گیانیمان لە ئەستۆی ڕێکخراوەکەدایە. من دیارە بۆ خۆم 21 ساڵە پەنابەری سیاسی لە هەرێمی کوردستانە ئێمە بۆ خۆمان سیاسین ساڵانێکی زۆر من بۆ خۆم زیاتر لە 3 ساڵ زندانی سیاسیم کێشاوە سەر بە ئەحزابی سیاسی کە حکوومەتی ئێرە بەڵێ بینرانی ێژا بۆ قسە و باسکردن لەسەر ڕەوشی ئەو مانگرتنی کە لە بەردەم کۆمسیاری پەنابەرانی سەر بە ڕێکخراوەکانی UN لە شاری سلێمانیدا هەیە بەڕێز ناسری کەمانگەر یەکێک لە مانگرتوەکانمان لەگەڵدا بەڕێز ناسر ئەم کاتتان باش ئەم کاتەدا بەڕێزگان زۆر سپاس کە ئەم تەلەفۆنتان لەگەڵ ئێمە کردە بۆ تاوتێکردنی ئەم بژارم زۆر سپاس بۆ بەشداری ئێوەش بەڵێ ئێوە ئەمانویست بپرسینیەوە چەند ڕۆژە لە مانگرتنەکەتان و ئامانجتان لە ئەو مانگرتن و شێوازی ئەو چالاکیە چییە؟
زیان دەستبەسەرەوە لە خزمەتتاندا ببورن ئەمەی بپرسم چەند ڕۆژە ئێوە لە مانگرتندان و ئامانستان لەو چالاکی مانگرتنە چییە؟ بەڕێز ناسر بەڵێ بینەرانی ێژا ئەوە ئەم مانگرتنی کە ئێستاکە کە لە شاری سلێمانیدا دەکرێت پەنابەرانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەمە یەکەمین مانگرتن نییە و ساڵانی ڕابردوش چەندین جار بە چەند شێوازێکی جیاواز ئەو مانگرتنانیان بەڕێوە بردووە و لە بەردەم بارەگای کۆمسیاری پەنابەرانی سەر بە نەتەوەی گرتوەکان لە شاری سلێمانی چەندین جار وەک جۆرێک لە خێمە و دانیشتن لە بەردەم ئەو بارەگای و مانگرتنیان ڕاگەاندووە بە هەموو شێوەکانی مانگرتنەوە هەندێک جار تا گەیشتۆتە ئەوەی کە مانگرتنی وشتیشیان ڕاگەاندووە وەکوی کە لە نێو هەواڵەکەیە هەیە باز لەوە دەکرێت کە ئەم خێزانانی کە ئێستاکە لەوێن نزیکە بێتەوانێت لە زیاتر لە 2 دەیەکە لە باشووری کوردستانان و وەکو پەنابەری سیاسی مامەڵیان لەگەڵدا دەکرێت بەڵام ڕوبەڕووی چەندین ئاستەنگ و کێشە دەبنەوانێ ئەو پەنابەرانی کە لە شوێنەکانی دیکەی عێراقەوە دێن وەکوی کە پەنابەری سیاسیش نین بەڵام ناچار نەکراون بەو جۆرە ژیانە بەڵێ ئێستاکەش جاریشتر بەڕێز ناسری کەمانگەر وەکو یەکێک لە مانگرتوەکان لە ڕێیهێڵی تەلەفۆنەوە لەگەڵماندایە بەڕێز ناسری کەمانگەرم کاتت باشوە ئەگەر گوێت لێمە ئێوە ماوەی چەند ڕۆژە لە مانگرتندان و ئەو ئامانز لەو مانگرتنە لە چییە؟ بەڵێزیان ئەمە هینە بۆ جاری دووهەمە کە لە ماوەی ئەم یەک ساڵە لەرەمان نەگرین ئەمە ڕۆژی چوارمی مانگرتنەکەمانە مانگرتنەکەمان ئێمە لە ماوەی ئەم یەک ساڵەدا هەفتانە لە وڵانە هەفتێ بۆ 2 جارەمە چوینە لەگەڵ بەرپرسانی هەم دەکراوە لەسەر داخوازی پەنابەران ئەو شتانەی کە بە احترافی خۆیان گوتیانە ئەمانە مافی ئێوەیە بەڵێ بەڵێ بەڕێز ناسر بەڵێ بەس یەکشت ئەو بەرپرسانی ئەو ڕێکخراوی کۆمسیۆنی پەنابەرانی سەر بە UN کە ئێوە لە بەردەم بارگاکەی ئەوانە مانتان گرتووە پێشوازی ئەوان و هەڵوێستی ئەوان چییە لە سەر ئەو چالاکی و ئەو جۆرە مانگرتنیەوە؟ ئەمە هینە بۆ جاری دووهەمە کە لە ماوەی ئەم یەک ساڵە لەرەمان نەگرین ئەمە ڕۆژی چوارمی مانگرتنەکەمانە مانگرتنەکەمان ئێمە لە ماوەی ئەم یەک ساڵەدا هەفتانە لە وڵانە هەفتێ بۆ 2 جارەمە چوینە لەگەڵ بەرپرسانی هەم دەکراوە لەسەر داخوازی پەنابەران ئەو شتانەی کە بە احترافی خۆیان گوتیانە ئەمانە مافی ئێوەیە بەڵێ سپاس بۆ بەڕێز ناسر کەمانگەر مانگرت و لە بەردەم کۆمسیۆنی پەنابەرانی سەر بە ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان لە شاری سلێمانی بەڵێ بینەرانی ێژە هەر لە باشووری کوردستان دەمێنینەوە فەرماندەی یەکینەکانی بەرخودانی شەنگال لە لێدوانێکی نووسراودا سەبارەت بە پروپاگەندەی میدیاکان کە گوایە یە بەشە سەنگەرەکانی ڕادستی هێزەکانی دیکە کردووە ڕێگەیاندووە هەر هێزێک وەک نەبوو لە ئیرادەی گەلی ئێزیدی بۆ خۆبەڕێوەری بڕوانێت یەکینەکانی شەنگال بە توندی لە دژیان دەوەستێتەوە یە بەشە داوای لە خەڵکی یەزیدی کردووە لەبەر نەبوونی ئاسایش نەگەڕێنەوە ئەو ناوچانی کە حەشدی شعبی کۆنتڕۆلی کردوون. لێدوانەکەی فەرماندەیی یەکینەکانی بەرخۆدانی شەنگال لەسەر ماڵپەڕی فەرمی یە بەشەدا بڵاو کراوەتەوە و تێدا ڕاگەێنراوە ئەو راپۆرت و هەواڵانەی سەبارەت بە یە بەشە باوەڕپێکرا و جێگەی متمانەن کە لە ماڵپەڕی فەرمی یە بەشەدا بڵاو دەکرێتەوە. یەبەشە پێداگری لە داکۆکی لە ژیانی کۆمەلگای ئێزدی داهاتووی ئێزدیەکان دەکات و دەڵێت ئێمە بۆ داهاتووی ناوچەکە تێکۆشانێکی بێوچان بەڕێوە دەبین بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەو هێزولایەنانە ناینەوە کە لە دژی ئازادی و خۆبەڕێوبەری ئێزدیەکان بن هەر هێزولایەنێک داخوازی کۆمەلگای ئێزدی بە کەم سیر بکات لەلایەن ئێمەوە هیچ ڕەوایەتیەکیان نییە و هێزەکانمان ڕوبەڕوویان دەبێتەوە هەروەها لە بەشێکی دیکەی لێدوانەکەدا یە بەشە ئەو جۆرە هەواڵانە بە درۆ دەخاتەوە کە هێزەکانیان سەنگەر و ئەو ناوچانەی کە تێدا بەجێ کراون بەجێیان هێشت بێ یەبەشە ڕادەگەیەنێت ئەو پروپاگەندانە بۆ چاواشەکاری و بێهیواکردنی گەل بۆ یەبەشە نیشان دەدرێت یەبەشە لە بەشێکی دیکەی لێدوانەکەیدا سەرنج ڕادەکێشێتە سەر چوونە ناوەوەی هێزەکانی حەشتی شعبی
لە باشووری شنگال و دەڵێت لەبەر نەبوونی ئاسایش و متمانەی تەواو لە ناوچەکە هاوڵاتیانی هەرێمەکە ئاگدار دەکەینەوە نەچ ناو شوێنانە. ئەو ناوچانە لەلایەن چەتەکانی داعشەوە من ڕێژ کراوە لەبەر ئەوەی لە ڕۆژانی ڕابردوودا 5 هاوڵاتی لە ئەنجامی تەقینی مینی بە جێماوی چەتەکانی داعشدا کوژران. بەڵێ بینەرانی ێژا بۆ قسە و باسکردن لەسەر ئەو لێدوانی کە هەیان بۆ یا ئەو داخۆیانی کە هەیان بووە دژوار فەقیر یەکێک لە فەرماندەرانی یە بەشە لە سەرهێڵی تەلەفۆن لەگەڵماندا. دەم باش بەڕێز دژوار ئەم دەخوازین لەسەر ناوەڕۆکێ داخۆیانیەوە زانیاری زیاتر بدەن بەس چییە لەوەی پرۆپاگەندانەی دژێ ئێوە تێکردن؟ تمام سرچاوا بسیاری روزها شمو بینری ورش همه کارمندی فیدون را. سپاس. وقتی ما داخلی یه روشی و دید و گودار کرد که نباروکاوی چه بود شاید رو نویسیم. بله. ئەبز دەخوازم بە ئەوە بپرسم لەسەر ناوەڕۆکی داخۆیانی ئەوە زانیاری زیاتر بدەن مەبەست چییە لەوەی پرۆپاگەندانێ دژی ئێوە تێکردن؟ یعنی وەکە هێزێکە گەل تێنە ناسکردن هێزێکە ملەت ئیرادا ملەتی ئیزیدیە لەسەر بەشێوەندی ملەتی ئیزیدی خەڵکی شنگالێ ام حرکت که نموسا گفته بیشیم. برای که هیچ کدوم دستان در هذه نخواهی ام وسا بین ناسکرش علی ملت و اشقا اتش ما دربات که آخری ساعتی ناسکرین گذارن ام حرکتی که جدایی ملتی خوابی نه وقت رخصتن که یه باشی. يعني هناك عليا بوجه حاجة هناك جند ما حطنا رزقار كرين داعش وخلاص وهر تسجيل كامل ده يجي هم شارع سرب وساعد ده أطيع سكرين ليش راستي خود دور أفتشت إرادة كامل ده يجي ده كريتيا أول سريسي سالا جلك قرباني مزن جلك زور زحمتي بالخدانية كمزن حتى مشاندن سر أساسا كي هكذا إرادة في ملتي بيتناس كرين او کار بخواه برای وندش بگه داخلی سر زی چارچه یعنی نه هکه داعشو ازبر اما ده قتل عام و کنگوشی و سارا درباس بینه اجبر بکی ایدیتر کاربن بیجن ایدیتر بس اشبان کنگوشی و قتل عام را هم کاربن ایدیتر قابو پارزن قابری بزن رخصتن بکن يعني بشتي كان سالجي يدير حاجة روش بقري وقبري هاد بشت وقبري بي خلاص نبي ملتي ملتي بي تاريد نابجي يدير وقت داعش تيشا قتل عام كونكوشي سريع ملتي بي إيش بريكي لازم ملتي في بجانب خلاص نبي ملتي آزادية و او خبري بقى سازي حدنا رسمي كرين مجلسي حدي اجي كرين الفيديو اللي يجي هركش هركش تاريخ دير جي خاطر يعني انسان كي بخاطر شملتي دير كارو خبرتي كي بقى يعني تشتكي نويا الفيديو جارة كده وقت هيدا عسكري هيدا سياسي جواجي هر آلي ده جنجا بقى زاروغا بقى هر كاري يعني شو إرادة كوسا هي هركز كاري جي خدي ده بقى إيش برز دجوار الناس كلها إرادة نقول بيت حسكرين إيش قالك ملتي ما كوش برا قالك درك كيشن قاعدين قالك كارو خبري ما وصلش نيجي بقى بەڵێ بەرز دژوار دەخوازم ئەو پرسە بکەم کێنێ و ئالیەن پرۆپاگەندە دەکەن چما هەوڵی ڕەشکردنە خەبات و تێکۆشانی وێ دەدەن يعني برشا هناك قناة باشوري كردستاني هناك شابامانيا باشوري كردستاني مخابن قالت اشتراكية حضور يعني شابامانيا كوسا بيتنا عسكرين آلية جهاني ده آلية عالم يعني قالك وان نوشة آگاهی شوان دارد گیره. دیپشتی اون نوچه دارد شبن عالم پرسیج ماتی عمل بیرین تشتگی وسانی نه. مثلا بریا چند روزه
بجد روجا ساعات يعني درنجي شابي كركس المجر يعني قلت تشتي وساها وهم باج ده هاتنا وجي خبر ده أنا وجي قتسليمي جزء كذي ما قلت تشتي وسانينا تشتي وسا بالخضرة أثناء زمان أجي هاي كتني شكل تني شكل بلاتكن فرش أساسي بلاتكن أنا الجي خدنا نجيكم ما بري قلتي وقت كينية ما يجيبنا جي يدرن أم الجي خدنا ما نقطة خد جي خما برنا أنا الجي خدنا أتشتي هذا إذا قدرش راسي خدورة و سريج قالك أف جيك هادينا أنها هادينا رجعتين داعش لنا ما اللي خطري هي اشتري معنا مثلا بري أدرجة إنسان جمهور فريدة كنا وقا تامر سليمان شو برحمة خديني شركة أنجام تحقيق مالا جدا أو بسمعنا جوا بري هندي العزيزي كان جينا شهيد كاتن خطري هيش مانا هيش نهاية فاقش كنا تاني داعش لنا ما هيش بري جي ما وقا شركة ده ملادي فاتشار بذي حاجة خطري ودري خلاص نبي هرجس شاوي خود تشتغل ودرينا مع عاتية على الجرجالي داعش كذا تشتغل حاجة ملاد شا ببيني يعني حوجة وسا بلازي بكنشنا شنا ودري حوجنا كا البريجي جي حاجة ملاد وسا شا ودري عمي قرباني دي تردم جيجي ما ولا خارجي ما إنسان ما يتيجا جيكينا حوجنا كا دم ربي قرباني دي تردم البريجي جي ما أبوش شاريدا ملادي فا حاجة خطري هجوي إيمانا بەڵێ بەڕێز دژوار دەخوازم وەک دوایین پرسێخم ئۆپراسیۆنی حەشدی شعبی لە ناوچەکە چ مەترسیەکی بۆ سەر شنگال هەنا؟ يعني نبي ما حاجة الشاري ما ترسل شنقالي أنا عن مين يعني الفيديو ده قال قواتي العسكرية الفيديو ده هي كسلاح الفيديو ده لازم بينا اتفاق كي جي حاجة هاتينا أرزقار كرين هم مش جاستيكا أفهماني ده وقتيكا شنقال باجر شنقال خوشي أجي قدای کم لدی ایزی در سببیش وقت ایزی لدی ایزی قبول بکن بانجا اگر تسلیم لدی ایزی بکن و بر آیکار بن لدی ایزی را کو خلاصنا خو بکن و خو ابری بن هکانه و سابی هر کسک جیکی که رزگار کیه بیجی پایا من قوات عسکری تیده و هر کس سلاح لدی خوده یا دامیر دامدریش وزا احتمال مشکل در کمش بروی که لازمه اتفاق بين الشيء بقينا اتفاق اشاره سيئه نقاش وگفتگوی به اشاره سرگیرین مسئله شنگالی الجيكي وقت شنگالی الجيكي نا قالك مازن قالك قوات عسكريه دين جماعات دين انجي دين بيشمركه دين حشد شعبي دين مثلا حشد اي دين أفتشت الدمير حاجة وساد أندريش بمينة أفهز واتفاقنا بينه وبين النبي كان شيء فكرنا وبين النبي ونأذي خبرها بني احتمال مشكلة كبير بريكي حاجة أفهز همو إذا وقت ناس بكن إذا أمري ناس بكن كثير من الذي إذا بكن وقت رزقتين قرباني من الذي إذا رزقين وتشتكي هاري باشين بەڵێ بەڕێز دژوار فەقیر یەک لە فەرماندارانی بەشە سواز بۆ بەشداریتان سواز بۆ ئەو زانیاری و شرۆڤانی کە کردتان بۆ دۆخی ئێسای شەنگەل سپاستان دەکەین. بەڵێ بینەرانی ێژە هەر لە باشووری کوردستان دەبینەوە لە ڕاگەیاندراوێکدا وەزارەتی تەندروستیە حکوومەتی هەرێم ئاماژە بۆ دەکات مەترسی سەرهەڵدانی نەخۆشی کۆلێرا لە ئارادایە و بۆ ئەو مەبەستەش چەند ڕێنماییەک دەداتە هاوڵاتیان. وەزارەتی تەندروستی حکوومەتی یاریان بڵێت بەهۆی تۆمارکردنی چەند حاڵەتێک نەخۆشی کۆلێرا لە خواروی عراق و بەردەوام هاتنی ژمارێکی زۆری ئاوارە مەترسی سەرهەڵدانی نەخۆشی کۆلێرا لە هەرێمی کوردستاندا لە ئارادایە داوەش لە هاوڵاتیان دەکات پابەندی ڕێنماییە تەندروستیەکان بن کە ئەمانن یەکەم بایەخدان بە پاکوخاوێنی کەسی وەک دەستشوشتن بە ئاو سابوون پێش ئامادەکردنی خواردن و دوای دەرچوون لە توالێت دووەم دڵنیابە لە پاچی ئەو ئاوەی بەکاری دەهێنیت ئەگەر نا بۆ خواردن و خواردنەوە بەکاری مەهێنا سێهەم ئاگاداری پاکژی خواردن و خواردنەوەکانت بە دڵنیابە لە جوان شوشتنەوەی سەوزە و میوە پێش خواردنیان چوارەم دوور بکەوەرەوە لە خواردن و خواردنەوەکانی سەر شۆستەوە عارەبانەکان
ئەو سەوزانی بە ئاوی قورس یاخود ئاوی زێراب ئاودراون بە سەرپێچیکردنی ڕێنمایەکان ئەوە سەرچاوی نەخۆشیەکان بەکاریان مەهێنا. شەشەمە و خواردانی کە شیرینیانی لە ماڵان دروست دەکرێت و دەفرۆشتێن پاکژنین و بەکاریان مەهێنا. بەڵێ بینرانی ێژا بۆ قسە و باسکردن لەسەر ئەو بانگەوازی کە وەزارەتی تەندروستی داوێتی بەڕێز دکتۆر فایق قوڵپی لە شاری سلێمانیەوە لە ڕێگەی تەلەفۆن لەگەڵماندایە. بەڕێز دکتۆر فایقم کاتتان باش. ژیانتان باش. بەڵێ بەڕێز دکتۆر فایق باز لە کاتەکانی ڕابردوودا جۆمان زۆر لەو ڕێنماییانە بووە بۆ کاتێک باز لەوە دەکرێت کە پەتای کۆلێرا بڵاو دەبێتەوانێ. ئایا چیتر بکرێت بۆ ئەو پەتایە بنەبڕ بکرێت لە ئێستاکەیە کە ئەو دۆخی کە لە باشووری شایە کۆمەڵک گەمارە و ئابلوقەی و دۆخێکی نەخوازراویشە لە ئێستاکەیە؟ بەڵێ بۆ خۆی سڵاوتان لێبێ سڵاو لە بینەرانی خۆشەویست. بۆ خۆی نەخۆشی کۆلێرا نەخۆشیکی گوازراوەیە وەباییە ناوبەناو لە هەندێک وڵاتە بڵاوە بێتەوە بە تایبەتی لە فەسلی بەهار و هاوینە کە گەرمایە دێ ئەو میکرۆبە جارێکی کە چالاگە بێتەوە. لەو شوێنانەشا کە خزمەتگوزاری تەندروستی لە ئاستی باڵێن خوارەوە بێ باش نەبێ ئەگەری ئەوە هەیە کە کۆلێرا جارێکی کە دروست بێتەوە و لە هەمان کاتدا لەو شوێنانەی کە هەژاری هەیە لەو شوێنانەی کە شەڕ و ئابڵۆقەی هەمەجۆر هەیە لەسەر دانیشتوان ئەم نەخۆشیە بۆی هەیە بڵاو بێتەوە. مەسان بۆ نمونە لە ماوەی ڕابردوودا لە یەمەن ئەم نەخۆشیە بڵاو بۆتەوە هەزاران کەس دووچاری بوون و سەدان کەسیش بەهۆی نەخۆشی کۆلێراوە گیان لەدەست داوە. بەنسبەت ئەو ڕێنماییەی وەزارەتی تەندروستیەوە هەندێک زانیاریان پێگەیشتووە کە لە خواروی عێراق چەند حاڵەتێکی کۆلێرا هەیە. ئەگەر هەیە لە خواروی عێراقەوە نەخۆشی کۆلێرا بگوازێتەوە بۆ هەرێمی کوردستان و ئەگەر هەیە بۆ خۆی لە هەرێمی کوردستانیشا بەبێ ئەوەی لە خواروی عێراقەوە نەخۆشیەکە بگوێزرێتەوە خۆی نەخۆشی کۆلێرا دروست بێت چکە لە ساڵانی ڕابردووشدا نەخۆشی کۆلێرا لە هەرێمی کوردستانە هەبووە. بەڵام خاڵێک هەیە زۆر گرنگە طبعا کۆلێرا نەخۆشیێکی کوشندەیە بەس لە ڕابردووان زۆر کوشندە بووە. ئێستا هێندە گۆڕانکاری بەسەر میکرۆبەکە هاتووە. میکرۆبەکە وەکو جاران ینی هێزی وەکو جاران نەماوە. ئەگەر نەخۆش زوو فریای خۆی بکەوێ ڕێنمایی تەندروستی پێڕە و تا زوو بگاتە لای دکتۆر ئەتوانێت ژیانی خۆی لەو مەترسیە دەرباز بکە یان ژیانی خۆی بکارێزێت. بەڵێ بەڕێز دکتۆر فاقیەوە باسان لە ژینگە کرد باستان لەو ژینگەیە کرد کە تیایدا ئایا ئێمە ئەو ژینگەکەمان ئەوە نەپیسە تا ئێستا کە باز لە پەتای کۆلێرا بکەین لە دۆخێ؟ بەڵێ مەسەن ئێستا ینی نەخۆشی کۆلێرا طبعا نەخۆشیە کە دووچاری کۆندانی هەرسی مرۆڤەکانە بێ. ئەگەر میکرۆبەکە لە ڕێگەی ئاوی پیسەوە لە ڕێگەی خواردنی پیسەوە چوە ناوسکی نەخۆشەکە بۆی هەیە یەک مادەیەکی سام دەرەکە ئەو مادە سامە بێتەوە هۆی بریناربوونی پەردەی ناوەوەی ڕیخۆڵەکان کە پەردەی ناوە ڕیخۆڵەکان برینار بوو ئەو کاتە ئاو لە ڕیخۆڵەکانە دێتە دەرەوە و کانزاکان وەکو پۆتاسیۆم و سۆدیۆم و ئەوانە کلۆر دێنە دەرەوە و نەخۆشەکە تووشی سکچوونێکی بەقووە دەبێ و هەندێک جاریش ئەڕژێتەوە. طبعا ئەم نەخۆشیە لە ڕێگەی پیس و پۆخڕیەوە لە ڕێگ مەسانگەریەکێک ئەو نەخۆشیی توژاتی بێ خۆی دەوروبەرەکەشی توشەکە. مەسەلەن بۆ نمونە ئەگەر زێرابی ماڵان لەگەڵ ئاوی خواردنەوە ئاوی بەلوعە تێکەڵ ببێ کە ئەگەر هەیە لە هەندێک شاری کوردستان ئەوە ڕووبا ئەو کاتە ئەو کەسێکی نەخۆش دەتوانێت هەزاران کەس توش بکە و ئەگەر بێت و سەوزە و میوەی دەوروبەری خۆمانیا پارێزگاکانی کوردستان بە ئاوی زێرابەکان ئاو بدرێن ئەگەری ئەوە هەیە کە ئەو کەسەی کە نەخۆشە لە ڕێگەی پیسکردنی سەوزە و میوە و شتەکانی کە تەماتە و خەیار و کەوەر و کەرەوزەوە هەزارانی کە توش بکە. لەبەرەوە ژینگە زۆر زۆر گرنگە. ئەو وڵاتانەی کە
ئاوەڕۆیەکی باشیان هەیە و گەرنتی ئەویان کردووە کە ئاوەکەیان تێکە بە ئاوی خواردنەوە نابێ یا ئاوی خواردنەوەکەیان هێندە تەصفیەکەن بە شێوازی فیزیاوی و بە شێوازی کیمیاوی ئەوە لەو حاڵەتانە ئەگەری توشبوونی کۆلێرا لە وڵاتانە زۆر زەحمەتە. مەسەڵەن لە وڵاتە پێشکەوتەکانە ئەو حاڵەتە زۆر بەدەگمە نەبینێ. مەسەڵەن لە وڵاتی وەکو ئەمریکا ساڵانە 10 حاڵەت نابینێت، بەڵام لە وڵاتە ئەفریقیەکانە لە بەرەوەی ئاستی با بڵێن پاک و خاوێنی و پاراستنی ژینگەیان و پاراستنی ئاو و پاراستنی سەوزە و میوەکەیان زۆر لە خوارەوەیە. ئەگەری زۆر هەیە لە وڵاتانە نەخۆشی کۆلێرا دروست ببێت. بەڵێ بەڕێز دکتۆر فایق باز لە ژینگەکە دەکرێت بە تەنیا ئەمە ناکەوێتە سەر ئەو سێکتەری کە پێوترێ سێکتەری تەندروستی یا بۆ وەزارەتی تەندروستی، ئەمە هەمەلایەنەیە. ئایا وەزارەتەکانی تر ئەمە جۆرێک لە هەماهەنگی دروست نەبووە بۆ ئەوەی کە جۆرێک لە سەرچاوەکانی ئاوی قورس ببڕن لە بەرەمهێنانە کشت و کاڵەکانە بە تایبەت ئەو سەوزە و میوەی کە ڕۆژانە خەڵک بەکاری دێنێت چکە بەشێک لە سەرچاوەکان ئەوەن؟ بەڵێ بەڕاستی مەسەلەی ڕۆشنبیری تەندروستی یان کەڵتوری تەندروستی تەنها پابند نییە بە وەزارەتی تەندروستی. ڕاستە وەزارەتی تەندروستی ئەبێ یانی لایەنی یەکەم بێ، لایەنی ئەساسی بێ، بەڵام سەقافەتی خەڵکیش سەقافەتی تەندروستی خەڵک زۆر گرنگە و سیاسەتی وەزارەتەکانی تر، وەزارەتی کشت و کاڵ، وەزارەتی شارەوانی، ئەوانەش ڕۆڵیان هەیە لەوەی کە ژینگەی هەرێمی کوردستان پاک بێ یان پیس بێ. ئەو سەوزویمۆیانە احتیمالێ پیس ببن بە ئاو یان پیس نەبن. ئەمە خاڵێکی گرنگە. لەبەرەوە زۆر مهمە ئەمڕۆ خەڵک هوشیار بێت. لە هەمووی گرنگترەوەی هوشیاری خەڵکە. هوشیاری خەڵک بەچی؟ مەسەڵەن لە کاتێکی وایە زۆر گرنگە ئەگەر دڵنیا نەبن لە ئاوی بەلوعە کە ئەم ئاوە پاکە بەکاری نەهێنن، چی بکەن بەکاری نەهێنن؟ یان ئەوەی توانای هەیە ئاوی پاڵەفتەکراو بخوا، با بڵێن ئەو ئاوەی کە لە کۆمپانیاکان دروست دەکرێ ئاوی ناو بۆتەڵ بخوا، یان ئەوانەی کە توانایان نییە ئاوەکە بکوڵێنن، ئاوەکە بکوڵێن و دوایی ساردیکەنەوە. بەهۆی کوڵاندنی ئاوەکەوە میکرۆبەکە ئەمرێ میکرۆبەکە ئەکوژدێت، ئەو کاتە ناتوانێت نەخۆشەکە کەسێک تووشی نەخۆشی بکە. و خاڵێکی تر کە زۆر گرنگە پاک و خاوێنیە. هەموو مرۆڤێک کە ئەچێتە سەراو ئەبێ دوای ئەوە هەم ئاوێکی زۆر بە تەواڵێتەکە بکات، هەم دەستی باش بشوە. و گرنگیشە ئێستا لەم کاتانە هەندێک جۆر بەلوعە هەیە ئەتوانین لە ڕێگەی زەختی ئەو ئاوەوە ئینسان خۆی بشوە، پاشەڵی خۆی جوان باوەکە پاک بکاتەوە بێ ئەوەی دەست بە خۆیەوە بدا. ئەگەر ئەمە بەکاربێنێ ئەم با بڵێن جۆرە بەلوعە تازانە کە لە ئاودەسە غەربیەکانە هەیە، بەوەش ئەتوانین هەنگاوێکی تر خۆت لە توشبوون بە کۆلێرا دوور بخەیتەوە. لەبەرەوە وەزارەتی تەندروستی، وەزارەتی شارەوانی، وەزارەتی ئەوانەی تر ژینگە و ڕۆشنبیری خەڵک هەمووی دەوری هەیە کە مرۆڤ دووچاری نەخۆشی کۆلێرا نەبێ و ئەگەر دووچاریش بوو بە زووترین کات چارەسەری بکە. چارەسەرەکەی زۆر گرنگە. ینی چارەسەرەکەی بە شێوەیەکی سەرەکی بریتیە لەوەی کە ئەو کەسەی دووچاری سکچون و ڕشانەوە ئەبێ ئاو لەشیان نامێنێ، کانگاکانی لەشی کەمە بنەوە، پۆتاسیۆم کەم بێتەوە، سۆدیۆم کەم بێتەوە، ئەبێ بە زووترین کات خۆی بگەێنێتە نەخۆشخانە. لە نەخۆشخانە یەکێک لە شتە ئاساسیەکان کە بۆ یەکەنەوەیە ئەبێ ئەو ئاوەی کە لیون بووە چەندی لێ ڕۆشتووە، ئەو کانزایی چەندی ڕۆشتووە بۆی تعویزکەنەوە. ئەگەر ئەوە کرا نەخۆشەکە توانێ بوترێ چارەسەری سەرەکی بۆ کراوە. چارەسەری دووەمی چییە؟ چارەسەری دووەمی ئەوەیە ئەو کەسە کە توش بووە دەرمانێکی بدرێتێک کە میکرۆبەکە بکوژدێت. کە میکرۆبەکە کوژرا ئەتر وردە کاریگەری میکرۆبەکە لەسەر نەخۆشەکە کەمەبێتەوە. بەڕاستی ئەو دەرمانانش کە بۆ کۆلێرا هەیە تا ئێستا گروپی تەتراسایکلین و دۆکسیسایکلینەوانەیە لە هەموو شوێنێک دەزەکەون. خاڵێکی تر کە گرنگە ئەوەیە تا ئێستا ڤاکسینێکی وا سەرکەوتوو بۆ کۆلێرا دروست نەکراوە. مەسەڵەن لەلایەکەوە هەندێکی ئەو ڤاکسینانی کە دروست کراوە، ینی هەر کەسێک ڤاکسینەکە وەرگێت لە
مناعە دروست ناکا بۆ ئەوەی تووشی کۆلێرانە بێ و ئەگەر مناعەشی دروست کرد ئەڵێن نیوەی ئەو کەسانە کە ڤاکسینیان لێ مناعە دروست دەکەن دژی میکرۆبی کۆلێرا و ئەگەر دروستیشان کرد بۆ چەند مانگێک دەمێنێتەوە لەبەرەوە زۆر گرنگە دایانی پەیوەندیدار بە تایبەتی لەو وڵاتە هەژارانەدا هەوڵی ئەوە بدەن ڤاکسینێکی باش دروستکەن دژی نەخۆشی کۆلێرا دژی میکرۆبی کۆلێرا بۆی خەڵک بتوانێت خۆی لە ڕێگەی ئەوەشەوە بپارێزێت. بەڵێ ئێمە باسمان لە کۆمەڵێک ڕێگە چارەسەری ئەوە کرد بەڵام هەندێک بەرپرسی وەزارەتی تەندروستی من بۆ خۆم گوێم لە دانەیەکیان بووە لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیا وتی ئێمە ئەم ساڵ ڕێژەیەکی باش خەڵک سەردانی نەخۆشخانەکانیان کردەوە بۆ چارەسەر لە چاو ساڵی پاردا من ئەوەم لا دروست بوو ئایا بەرپرسانی تەندروستی لە هەرێمی کوردستان یان لە باشووری وڵاتە بەرپرسن لەوەی کە پێشوازی لە خەڵک بکەن بۆ نەخۆشکەوتن یا بەرپرسن لەوەی کە چارەسەریەکان و هۆشیاری تەندروستی بدەن بە خەڵکی چکە بەڕاستی من ئەوە جۆرێک لە ئەوەی لا دروست کردم کە ئەوان پێشبڕچی ساڵانە ئەکەن بۆ ئەوەی کە ئایا چەند کەس نەخۆش کەوتووە یا چەند کەس سەردانی نەخۆشخانەکانی کردووە. بەڵێ خۆی ئەرکی وەزارەتی تەندروستی و دامدەستگاکانی تەندروستی و پزیشک و کارمەندان و بەڵحاڵ ڕێکخراوەکانی کە پەیوەندیدارن بەوە سندیکاتانە ڕێکخراوی تراوانە یەکەم ئەرکیان ئەوەیە کە خەڵک لە نەخۆشی بپارێزن نەک خەڵک چارەسەر بکەن یعنی پاراستنی الوقایەت خەیر من العلاج یعنی ئەمە قسەیەکی عەرەبیە prevention is better than treatment بە ئینگلیزیش وایە نازانم بە کوردەکەی چی تەرجمەیکەن ئێستا باشترین شت ئەوەیە دامدەستگای تەندروستی یەکەم منعی نەخۆشی بکە مەسەڵەن ئێستا وڵاتە پێشکەوتوەکان کە شانازی بە کارەکانی خۆیانەوە کە ناڵێن ڕۆژانە چەند نەخۆشمان بینیوە ساڵانە چەند نەخۆشمان بینیوە لە وەزارەتەکەمان ئەڵێ چەند نەخۆشیمان کەم کردەوە چەند نەخۆشیمان لە ناو بردووە چەند هوشیاری خۆمان خەڵکمان بەس کردێتەوە تا دوورکەوێتەوە لە فڵان نەخۆشی چەند ژینگەمان پێشخستە بۆی خەڵک دووچاری ئەو نەخۆشیانە بێ چەند تەمەنی خەڵکمان درێژ کردووە چەند ئێش و ئازاری نەخۆشیەکانمان کەم کردوێتەوە زۆر بەداخەوە یعنی مەفهومە سیاسیەکان مەفهومە خزمەتگوزاریەکان لە هەرێمی کوردستاندا زۆر دواکەوتون و زۆریش ینی با بڵێن ینی دواکەوتون تا ڕادەیەکی زۆر ینی بەڕاستی نیش لەگەڵ توام نەبووایە وەزارەتی تەندروستی بەرپرسانی وەزارەتی تەندروستی شانازیان بەوە بکردایە کە ژمارەی نەخۆشیان زیاد بووە ئەگوایە بیان تا ژمارەی نەخۆشمان کەم بووە و لە ساڵێکە لە ساڵی ڕابردووە ڕێگریمان کردو لە بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیە و ڕێگریمان کردووە لە دروستبوونی ئەو نەخۆشیە تا کۆتایی ئێستا دێن شانازی بەوەکەن کە ئەوەندە شێرپەنجەیان چارەسەر کردووە ئەوەندە شەکرەیان چارەسەر کردووە تا کۆتایی بەڕاستی ئەمە سیاسەتێکی زۆر هەڵەیە لە هەندێک وڵاتی دواکەوتووە باوە و هەرێمی کوردستان یەکێکە لەو شوێنە دواکەوتوانی جیهان کە کۆمەڵی مەفاهیمی هەیە سەرۆبن کراوە لەگەڵ پێشکەوتی ئاستی تەندروستی و ئاستی کۆمەڵایەتی و ئاستی ژینگەی وڵاتەکەی خۆماندا. بەڵێ بەڕێز دکتۆر فایق گوڵپی پزیشک لە شاری سلێمانیەوە کە بەشدار بووی لەگەڵماندا سپاستان دەکەین سپاس بۆ زانیاریانی کە بە ئێمە و بە بینەرە سپاس بۆ ئێوەش سەرکەوتوو بن. زۆر سپاس. بەڵێ بینەرانی هێژار لە باشووری کوردستانەوە ڕوودەکەینە ئۆپراسیۆنەکانی ڕزگارکردنی ڕقە و شەڕوانانی هێزەکانی سووریای دیموکرات دوای ڕاگەیانی ئۆپراسیۆنی ڕزگارکردنی ناوەندی ڕقان لە لای ڕۆژهەڵات و ڕۆژاوا گەیشتان ناوەندی شارەکە دوای ئەوەی دوێنێ فەرمانداری هێزەکانی سووریای دیموکرات جەنجی گەوری ڕزگارکردنی ڕقی ڕاگەیان هەر ئێوارەی دوێنێ کاتژمێر 4 بە کاتی ناوچەکە شەڕوانان گەیشتە گەڕەکی ئەلمشلەب بوو کە وەک دەواازەی ڕۆژهەڵاتی ڕقە ناسراوە بە پێی دوایین زانیاریەکان بەشێکی زۆری گەڕەکی ئەلمیشلەب لە چەتەکان پاکراوەتە و لە ئێستادا شەڕی کۆڵان با کۆڵان بەردەوامە هەر شەوی ڕابردوو شەڕوانان لە بەرەی ڕۆژئاوای ڕقەوە چوونە ناو شارەکەەوە و قەڵای هەرقلیان لە چەتەکانی داعش پاک کردەوە بە پێی زانیاریەکانی قەسەدا لەو شەڕەدا ژمارێکی زۆر چەتە کوژراون بەڵام ئاماری تەواو ڕانەگەێنراوە قەڵای دێرینی هەرقل داکەوێتە گەڕەکی تەل هەرقلەوە کە وەک دەواازەی چوونە ناو ڕقە لە ڕۆژئاوا ناسراوە ئەو قەڵایە لەلایەن ئیمپراتۆری ڕۆماوە لە سەر ڕوبەڕی 10 کیلۆمەتر چوارگۆشە و بڵندی 6 متر دروستکراوە سەردەمی عەباسیەکاندا لەلایەن خەلیفە هاڕونە ڕەشیدەوە جارێکی دیکە نۆژەن کراوەتە و نانراوە کۆشکی هاڕونە ڕەشید.
سەپایی بڕێت بەڵێ بینەران ێژە لەگەڵ هاوکارانم بەرنامەی ئاکتوێلمان پێشکەشکردن ئێوەش هەر لە شادیا بن.